نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان لە ڕۆژێکدا بڕی 7 ملیۆن دیناری دابەش کرد. لەو بڕا 40 ملیۆن دیناری وەک موچەی بێباوکان و 25 ملیۆن دیناریش بۆ کەسانی نەخۆش و کەم دەرامەت تەرخان کراوە. وەکو دەستپێکێک بۆ مانگی ڕەمەزانی پێوێت بۆ ئەو خێزان و خانەوادانەی کە هەژار و توانای خۆ ئامادەکردنیان نییە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز. بۆ ئێمە بەڕاستی ئەمڕۆ چوارەم پرۆژەمان ئەنجامدا کە پرۆژەکەمان تەنها لە ئەمڕۆ 2 پرۆژە بوو. یەکێک لەوانە کە ئێمە 314 خێزانی بێباوک ئەو ڕۆ موچەی مانجی دوومان بەسەر دابەش کرد لە 27 دوو کە بە بڕی 42 ملیۆن و 106 هەزار دینار بوو و پرۆژێکی تریش کە لە ئێستادا کە ئامادەمان کردووە 100 خێزانی هەژار و کەم دەرامەتمان ئەمڕۆبان کردووە دیار 25 ملیۆن دینار بەسەر ئەم 100 خێزانە دابەش دەکەین کە بۆ هەر خێزانێک بڕی 250 هەزار دینارە. بەشێک لە سەرپەرشتیارانی منداڵی بێباوک و هەژار و کەم دەرامەتان بۆ پەیام دەدوێن و دەڵێن دەستگاکە بۆ منداڵەکانمان بۆتە باوک و بۆ ئێمەش بۆتە کەسوکار و هاوکارێکی باشن بۆ دابینکردنی پێداویستەکانمان. ئەمە جگەلەوەی بەخشین بڕیاری داوە نەخۆشێک بۆ چارەسەر بنێرێتە وڵاتی هیندستان. یەک بەخۆمەعانە مندارم نەخۆشە دەستگای بەرنامەی بەخشین پێ هەڵدەستی ئیشاڵڵا خوای گەورە تەمەن بداتن دەمانێت لۆ دەرەوەی وڵات لەوە هیندستان لەوێن دەری حەمەلیاتی دەکرێت دری لە ڕاستەیە بۆ دری غەرەتە لەوێ حەمەلیات دەکرێت و هەر لە ڕێی بەرنامەی بەخشینەوە لۆ نموناگە دەفتەرێکی بێ لەوێ 125 مان لێ خۆش دەبن. دەستگای بەخشین هاوکاری ئێمەیە هەردەم ئێمە مناڵی باوکمان هەیە منداڵەکەمە حقەتەن ئێمە باوکیانێ بەڵام ئەم دەستگای ئەگەر بێ و هاوکارمان بێ ئەو دەستگایشی ئەوە هەبواە پاڵپشتمان وایە مناڵی بێ باوک بێناس نامە. پێش ئەوەش ئەم دەستگای لە هەموو ڕوویەکە یارمەتیمانەدا بۆ جلوبەرێک بۆ زەخیرە بۆ یارمەتی پاڵپشتی مناڵەکانمانە. ئەگەر فەقیر نەبینە پارەی بۆ ناگرێت پارەکە حرامە. ئەگەر وەزنی باش بیەمە لۆیشکە بەجدەی بەس وەزنمان خراپە بەڕاستی ڕاستی 3 ملیۆن قەلدارم لەو ماوەی وەزعەکەم باش نەبوو معاشەکەشیان بڕیم 3 مانگە معاشیان بڕیمە. ڕستی حەڵالی زیاتر بکە بەرەکەت بخاتە کاروبارەکەی. لە ماوەی تەنها 3 ڕۆژدا نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین لە 3 پرۆژەی جیاوازدا 87 ملیۆن دیناری دابەش کردووە. پرۆژەی یەکەمیان بە بڕی 20 ملیۆن دینار بووە بۆ کەسانی هەژار و کەم دەرامەت و کرێنشینان بووە. پرۆژەی دووەمیشیان بڕی 42 ملیۆن دینار بووە. پرۆژەی دووەمیشیان بڕی 42 ملیۆن دیناری موچەی بێباوکان بووە. پرۆژەی سێمیشان بڕی 25 ملیۆن دینار بووە بۆ کەسانی هەژار و کەم دەرامەتان و نەخۆشانی درێژخایەن. بە کۆی گشتی پرۆژەکان زیاتر لە 671 کەس سوودمەند بوونە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.